ئێستا چینە لای پامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە پێم وا بێت قارەمان سڵاوت لەبێت جەژنت لێ پیرۆز بێ پێم وا بێت لە خانی بە ساڵاتچوانی هەولێریت ئەبێت لەو بپرسم کە جەژن لەو خانەیە چۆن بەڕێوە چۆ دۆخی بە ساڵاتچوان لەو خانەیە لە چ ئاستێکدا و چۆنە؟ بەڵێ هەنار جەژنت پیرۆز بێ و بەیانی کورسات نیوز و بینەرانی باش بێت. من ئێستا لە خانەی بە ساڵاتچوانی هەولێرم دیارە ئەم خانەیە ینی ساڵانێکی زۆرە هەم خزمەت گوزاری جۆرا زۆر و خزمەت گوزاری و مانەوەی بە ساڵاتچوانی تێدا و ژمارەیەک لە بە ساڵاتچوان ئەوانەی کە لانیان نییە یاخود ئەوانەی کە هەنار تەنانەت ئەو کەسانەی کە ئەنی لە ماڵەوەش دەردەکرێن لەو شوێنە ئینجیان بۆ کراوەتەوە خزمەت دەکرێن جیا لە خزمەت گوزاریەکان ئەنی خزمەت گوزاری تەندروستی و پزیشتیش بە بەردەوامی سەردانی و شوێنانە دەکاتن. من میوانێکم ینی حەز دەکەم زانیاری زیاتر لە کاک سەنگەر جەمال وەربگرین بەڕێوەبەری خانەی بە ساڵاتچوانی هەولێرە و کاتت باش جەژنیشت پیرۆز بێت ئینشاڵڵا هەموو کات لە خۆشی و شادی دەبن و خزمەت گوزاریەکان و وەمانەوەی بە ساڵاتچوانیش لە خانەکەتان هەمیشە بەرەو پێش دەچێتن ئەگەر بکرێ باز لە چۆنیەتی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش دەکرێت و پێشوازیکردنی ئێوە لەو بە ساڵاتچوانە چۆنە. بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە بەخێر بێن جەژنی جەنابەت و ستافی کەناڵە بەڕێزەکەتان پیرۆزبی بەخێر بێن سەر و سەرچاوم. ئێمە وەکو ماڵی بە ساڵاتچوان ئاسایی وەکو هەموو ماڵێکی ئەو کوردستانەی لە ڕۆژانی جەژن بە تایبەتی لە ڕۆژی یەکەم ڕێوڕسمی جەژنی ڕەمەزان بە خواردنی خۆمانە کوردەواری و بە خواردنی جۆرا و جۆر پێشوازی لێرە لەو ماڵی ئامادە دەکرێت بەڵێ ئەوەی لە هەر ماڵەچکی ئەو کوردستانەی ئامادە دەکرێت لێرەش و ئامادە دەکرێت بە هەمان شێوە هیچ جیاوازی نیە و تەواوی پیرەکانمان بەیەکەوە خواردن دەخۆن و خواردنەوە پێشکەش دەکرێتن و کەشەشی خۆشیان بە دروست دەکرێت لە ماڵی بە ساڵاتچوانی هەولێر. بەڵێ خزم و کەسیان کەس و کاریان سەردانیان دەکەن ئەو ئەگەر باسی ئەوەش بکەی ینی خزمەت گوزاریەکانی ئێکوانە ئەنی وەتایبەت ئەوانەی تەندروستی ئەوانەی باری تەندروستیان باش نەبێتن ئەنی چ جۆرە خزمەت گوزاریشان پێشکەش سەبارەت بە ئەو بە ساڵاتچوانێک کە لێرە وەردەگیرێن کۆمەڵک مەرج و ڕێنمایی هەیە بۆ پیاوەکان تەمەنیان نابی لە 6 ساڵ کەمتروی و بۆ ئافرەتەکانیش لە 55 ساڵ نابی کەمتروی بەڵام بە حکومی ئەوەی ئێستا کۆمەڵگا تاک لەملاو لەولا حەوانەوەی کەمتر بوویتەوە تەمەنەکان ئیسیسنایان بۆ کراوە کەمتر لەو تەمەنانەش لێرە دەحەوێندرێنەوە وەردەگیرێن لە پێناوی ئەوەی کە شوێنێکیان بۆ بکرێتەوە حکوومەتیش بە خۆشحاڵیەوە ئەو مەرجەی قبول کردی لە پێناوی ئەوەی نەکەونە سەر شەقە سەبارەت بە سەردانی ئەوانەی کە سوکاریان کۆمەڵک حاڵەت هەیە مەسەلەن هەیە خۆی ناحەوێتەوە لە ماڵەوە دێتە ئێرەوە هەیە دەردەکرێت لە ماڵەوە لەلایەن کچ و کوڕی بڵێ بەشی زۆری ئەو حاڵەتانن کە نایان حەوێنەوە گەنا سەرڕای هەموو خزمەت گوزاریانەی لێرە پێشکەش دەکرێت بەڵام پیر چنێر چمێ هەموو کات حەز دەکا بگەڕێتەوە ناو کە سوکاری خۆی و سەبارەت بەو حاڵەتانش خۆشحاڵین کە تا ئاستەکی باش ئەو پەیوەندیە هەیە و هەوڵیمەش کە لە مادەی 2 لە ئامانجەکان و لە ئامرەزەکان لە ماڵی بە ساڵاتچوان باز دەکاتن پەیوەندی بەردەوام دروستکردنە لە نێوان پیرەکە و لە نێوان کەسوکاری لەلایەن بەڕێبەراتی ماڵی بە ساڵاتچوان لەلایەن ژووری توێژەرانی کۆمەڵاتی لە پێناوی ئەوەی ئەو کەسە تووشی بە هیوایی نەبی لە ژیان چکە هەموو کات لە بیرمان نەچی تاک پێویستی بە هەست و سۆز و ویژدانی کەسوکاری خۆیەتی سەرڕاوی هەموو شتەکان لەلایەن حکوومەتەوە لەلایەن ئێمە بۆیان دابین کراوە و لەو جەژنەشدا بە هەمان شێوە بەشێک لە پیرەکان گەڕاونەتەوە لای کەسوکاریان ئەوە کە جێی خۆشحاڵی مەیە و مۆڵەتیان وەرگرتووە بە بەردەوامی کەمن ئەو حاڵەتانە یعنی لەوانەیە لە چەند ساڵێک حاڵەتەک ڕوو بداتن بە بەردەوامی نییە مۆڵەت وەردەگرن مانگێک 10 ڕۆژ 15 ڕۆژ ئیتر بە گوێرەی حەوانەوەی ئەو پیرەی لە ناو ماڵی جا بۆ لای کچی بۆ لای کوڕی بۆ لای برای ئیتر بەو شێوازەی دەگەڕێنەوە لە ڕۆژانی تریش نەکەر لە جەژن ڕۆژانی تریش مۆڵەتمان هەیە مۆڵەتی کورتخایانمان هەیە دەڕوا دەچێتە دەرەوەی ماڵی بە ساڵاتچوان و مۆڵەتی درێژخایانیشمان هەیە بە هەمان شێوە دەگەڕێتەوە لای کەسوکاری بۆ ماوەک لەوێ دەمێنێتەوە و دووبارە دەگەڕێتەوە ئێرە بە مۆڵەتی درێژخایان پرسیار وەکەم ژمارەیان چەندە ئەو بە ساڵاتچوانانی هەیە باری تەندروستی باش نەبێت ئێوە پزیشکدا هەبێتێکوانە چارەسەری بکەن ئەگەر باسی وەشمان بۆ بکەین بەڵێ ژماری بە ساڵاتچوەکانمان لە ئێستادا 80 بە ساڵاتچوە
چلونۆ پیاومان هەیە و سیوێک ئافرەتیشمان هەیە کە لە ماڵی بەساڵاتچوانی هەولێر دەژێن. بە سوپاسەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی کە لە ڕووی تەندروستیەوە زۆرینەی زۆری پێداویستەکانی بۆ دابین کردوین. و دەمەوێت لێرەوە بە دەرفەتی دەزانم زۆر سوپاسی برای خۆشەویستم کاک یوسف چاوشیم بکەم بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی کە لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژ پێش جەژنی ڕەمەزان گرێبەستەکی کرد لە نێوان بەڕێوەبەرایەتی گشتی و کۆمەڵگەی نێدوێی خێرخوازی کە ئەوەش بەشێک دەبی لە تەکمیلەی تەندروستی بۆ ماڵی بەساڵاتچوان و بە خۆشحاڵیەوە پیرەکانمان نرد لە یەکەم وەجبەمان پشکنینیان بۆ کردن و لە ئێستا لە ژێر چارەسەر و چاودێری پزیشکیدانە. سەبارەت بە شێوە گشتیەکەی حاڵەتەکان لە ڕووی تەندروستیەوە ئەوەی پێویستبی لێرە بەشی تەندروستیمان هەیە و چاودێری تەندروستیمان هەیە یاریدەدەری پزیشکمانەوە پزیشیشمان هەیە و تەنانەت پزیشی دەرونی خولاویشمان هەیە کە ڕۆ هەفتانە جارێک سەردانی ئێرە دەکاتن چاودێری دەکەن و ئەوەی پێویستی بە دەرەوەبی لە نەخۆشانە حکومیەکان بە ڕێژەیەکی زۆر باش چارەسەر دەکرێت و حاڵەتی هاوکاریشە بووە لە دەستباری نەخۆشخانە تایبەتەکان سوپاس بۆ ئەوانیش کە لە خزمەتی پیرەکانماندا بوون و بەبێ بەرامبەر یا ئەوەتە بە ڕێژەیەکی کەم کەویش دووبارە لەلایەن کەسانی خێرخواز چارەسەریەکەیان گرتوتە ئەستۆ چکە لە بیرمان نەچی بواری کاری کۆمەڵایەتی تەنها ئەرچی حکوومەت نییە ئەرچی خێرخوازیشە لە بەرۆی خێرخواز تاکەکە لەو کۆمەڵگەی و ئەو پیرەش دووبارە تاکەکە لە کۆمەڵگەی ئەدەم خێرخواز سوودمەند دەبی لە مڵکی گشتی لەنا ئەو وڵاتی کەواتە ئەرچی ئەوەشی هەیە کە لایەنێک لە لایەنی خەیریەکەی و لایەنێک لایەنی کاری کۆمەڵایەتی لە ئەستۆ بگریتن نەگوەکو واجب بەڵکو وەکو حاڵەتە ئینسانیەکەی کە لە هەموو جیهان بەربڵاوە و کەرتی تایبەت وە حاڵەتی خێرخوازی دەستباری هەر حکوومەتەک دەکات لە هەر وڵاتێک لە پێناوی ئەوەی ئەو مرۆڤە ئەو تاکە لەناو ئەو ماڵانەیە لە هەر شوێنەشی تر کە لەو سنووری کاری کۆمەڵایەتی دەحەوێندرێتەوە وەکو سوودمەند پارێزراوبی و شەڕەفمەندانە ژیانەکی خۆش بەسەر بات وەکو هەر تاکەچی لە دەرەوەی ئەو ماڵانەیە لە دەرەوەی ئەو خانانە کە ژیان بەسەر دەبن. زۆر سپاس بە خێر بێن سەرچاوم دەستخۆش بۆ ئێوە سپاس. بەڵێ هەنار بەڕێز سەنگەر جەمال بەڕێوەبەری ماڵی بەساڵاتچوانی هەولێر باسی لە ئەنی ئەو مەرزانە کرد کە ئەو بەتەمەنانە یاخۆت ئەو بەساڵاتچوانە وەردەگیرێن لەگەڵ ئەوەش کە ئەو خزمەت گوزاریانەی هەم لە ڕوویمانەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەو شوێنەی کە بۆیان دابین کراوە باس کرد دیارە ینی هەشتا بەساڵاتچوون لەم خانەیەدا ژیان بەسەر دەبن وەکو ماڵی خۆیان زیاد لەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشیان دەکرێت باسی لەوەش کرد کە مۆڵەتیان پێدەدرێتن و وەک هاوڵاتیشی ئاسایی ینی چوونە دەرەوەیان هەیە و هاتنەوە ینی هاتنە خانە بەساڵاتچۆکەشیان هەیە وەکو هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە. بەڵێ قارەمان سپاس بۆ زانێرەکان و سپاس بۆ میوانەکەشت.